سڵاوی خواتان لێ بێم کاتتان باش. ئێرە مەیدانی نوێی ئاژەڵانی سلێمانیە، دیارە لە دوای ئەوەی کە مەیانەکە لە تانجەرەوە گوازرایە بۆ نزیک ئەربەد لێرە ئامادەکاریەکان کراوە ئەمساڵ بۆ جەژنی قوربانی پیرۆز وە بۆ ئەنجامدانی قوربانی. دیارە ئەوانەی کە ئاژەڵ فرۆشن لێرە ئەمساڵ ئاژەڵەکانیان داناوە و ڕێشوێنێکی تایبەتریان بۆ گیراوەتە بەر. ئێستا خەریکە بەرەبەر ئەوانی کە ئاژەڵ فرۆشن ئاژەڵەکانیان دێرن بۆ ئێرە بۆ سبەی ئامادەکاری دەکرێت و بۆ سێ ڕۆژی جەژنی جگە لە سبەی سێ ڕۆژەکەی دیکەش بە هەمان شێوە لێرە کڕین و فرۆشتن بە ئاژەڵەوە دەکرێت و خەڵک دەتوانن بێن لێرە ئەوانەی کە دەیانەوێت قوربانی بکەن ئاژەڵەکان بکڕن. جا من بۆ سعروشتەکەت لەگەڵ یەکی لە ئاژەڵ فرۆشەکان بەڕێز کاگارام قسە دەکەم بزانم ئەم ساڵ نرخی ئاژەڵ بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە. کاگارام ئەگەر بیتە ئێرە سوپاس دەکەم پێم بڵێ ئەم ساڵ نرخی ئاژەڵ چۆنە بەراورد بەگەڵ ساڵی ڕابردووە؟ هیچ فەرقی کردووە؟ هەرزان بووە گران بووە؟ بەخێر بێن پێشەکی ئیمساڵ لەگەڵ چاوپارە کیلۆی 500 ناری فەرقە هەموو ئاژەڵێک، چی کاوڕەنێر چی شەکەنێر چی مەڕ هەمی کیلۆی 500 ناری لەگە چاوپارە فەرقی هەیە. بەس وەکو بازارمان خاوە، بازارمان خاوە، بەس پشتیوان بە ئەڵڵای گیان ئێمە لە ڕەحمی خوان ڕابردوو ئەم کاتانە بازار گەرم بوو. بەڵێ ساڵ بە ساڵ فەرقەکە ئیمساڵ زیاد لە حەد سەرەتای ئیمڕۆ دوێنێ ئەڵێم ئێمە قومان واتە سەورەکەین ئەم بێ موچەیە. ئەوەش نییە کە شوێنەکەتان گۆڕا و دوور کەوتوتەوە؟ ئەوە شتێکی وا تەسیر ناکە، زۆر دوورین دەدەقەت چارێکی دوورین لە سلێمانیەوە، ئەوەنە زۆر دوورین بۆ شێوازە بە حەقات، بەس بەڵام لە سا شەسی بۆ ئەم بێ موچەیە گەڕێتەوانێ. بەڵێ خاتری خەڵکەگرن ئەم ساڵوانی کە قوربانیەکە جگەلەوەی کە و 500 دینارە فەرقی هەیە. تەبعان تۆ کابرا دۆستە چۆن خاتریەگریت کیلۆی ڕابێ خاتریەگری کیلۆی 150 دەرکەمترەیەتی ئەوانە هەر هەیە خاتر و ئەوانەیە تیا هەیە خاتریەگرین. بەڵێ ئەوانەی کەێن بۆ ئێرە یەکسەر ئاژەڵەکە کڕنیان پشتژۆی زۆرەکەن اینجا دێن ئاژەڵەکە کڕن وە زیاتر مناقەشە لەسەر چیەکەن؟ لەسەر نرخەیە لەسەر ئاژەڵەکان؟ وڵا لە هەردووکیانەکەن، هەم لەسەر نرخەکە هەم لەسەر جوانی ئاژەڵەکەش. خۆی ئاژەڵەکە هەتا قەڵەو بێ و چاک بێ و دوگی کەم بێت چەودەکەی خەڵک حەزی زیاتر لەوەیە، بە تایبەتی شەکەنێر و کاوڕەنێر ئەوە ڕسقی هەم ناسکە هەم بۆ قوربانی شیاوە هەم گۆشەکەشی چاکە. ئاژەڵی بڵێنی خۆمانن یان دابەستەوەی دەرەوە و هیچ شوێنی ترا؟ ئێمە بڵێن ئێمە خۆمان ئەم مەڕی منی خۆمانە کوردیە و کاوڕەنێرە هەر کوردیە، بەس بەڵام ئەرمەنی لێیە، سووری لێیە، ئێرانی لێیە، جۆرجی لێیە، تورکیشی لێ، بەس تورکیەکەمە. گۆشتی کامیان خۆشترە لە ڕووی خۆشی و بەکارێنە؟ کوردی لە هەمی خۆشترە کوردەکەی خۆمان. ئەگەر خەڵک خۆی وجدانی ڕێکخنەی نهاتێ کوردیەکە لە هەموو حیوانێ خۆشترە. هەر یەک نرخیشن لەگەڵ ئاژەڵەکانی ترە؟ کوردیەکە شتێک گرانترە، کیلۆی ڕابێکی فەرقترە، کیلۆی 300 ناری فەرقترە، کوردیەکە گرانترە. بەزەڵام کوردی و سووری زۆری فەرقە، کوردی لەگەڵ ئەرمەنی و جۆرجیا زۆری فەرقە، کوردیەکە پتەوترە. ئێوە سبەی لەکەیەوە پێشوازیەکەن لە خەڵک و وانەی کە دێن قوربانی؟ ئێمە سبینێ ئێمە خۆمان زوو دین، سەعات 4 دین، بەس بەڵام کە خەڵک دێت دوای نوێش. لێرە شوێنی سەربڕی شتیشی لێ یان نابێت لێرە سەری بڕ؟ با ڕێگەیان داوە کۆمپانیاکە ئەمە سێ کەرتی تایبەتە کۆمپانیایە لێرە ناشوێنێکی دروست کردووە، شتێکی جوانە بە حەقەت پاک و تەمیزە قولافە مواصفاتی قەچابخانەی تایە و خەڵکیشی باتە بۆ ماڵی خۆی سەرێ بڕێ و خەڵکی وای باخی با باخی خۆی شوێنی خۆی ڕێگری لە کەس ناکەن، یعنی بڵێن ئەگەر شوێنەکەی تەندروست بێ و کابرا ماڵی خۆی بێ کەس ڕێگری لێ ناکە، بەس وەکو سەر جادە نایڵ. بەڕێزی دەستخۆش کاگارام سوپاس دەکەم. بەڵێ ئێستا مەڕدارەکان بەرەبەر ئاژەڵەکانیان دێنن بۆ مەیانی ئاژەڵی سلێمانی بۆی کە ئامادەکاری بکەن بۆ سبەی کە سبەیش لێرە لە بەیانیەوە قوربانیکردن دەست پێکات تاوەکو چوارەم ڕۆژی جەژنی هەرە قوربانیە بەردەوامە بێ و وەکو ئەو ئاژەڵدارە باسی کرد نرخەکان ئەم ساڵ جیاوازن 500 دینار جیاوازی هەیە لەگە ساڵانی ڕابردوو ئەویش بەشێکی پەیوەندی بە قەیرانی دارایی و هاوکاریکردنی خەڵکەوە هەیە.